ئەو کەسانەی کەوا نەخۆشن، نەخۆشی درێژخایەنیانەیە لە نەخۆشیەکان کە ئەم سەردەمە بەربڵاوە، بزاننەوە تاقیکردنەوەی خوای پەروەردگارە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمێت: ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا غم حتى الشوكة يشاكها. هیچ ئینسانێک نییە تووشی هەر هیلاکێک بێت لە پێناوی دینی خوا، لە دنیا هەر هیلاکێک بێت، تووشی هەر نەخۆشیەک ببێت. وصب واتە المەرض، تووشی هەر خەم و خەفەتێک ببی. لە فەرموودا فەرمیە هەر دڕکێک بچێ بە قاش و بەدەستە ئیلا خوای گەورە تاوانت هەڵەوەرێنێ. لەناو کوردەواری خۆماناڵێن پەتا و هەڵامت تاوان هەڵناوەرێنێ، بەڵام ئەوە قسە بۆ خۆیان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت: چۆن گەڵا لە دارەکەوێتە خوارەوە ئاوا تاوانتان هەڵەوەرێنێت. ئارام بگرە، سەبر بگرە. یەکێک لە هاوڵانە فەرمێت چوون بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت بەتانیەک چەرچەفێکی بەسەرەوە بووە، فەرمێت دەسم لێدا گەرمایەکی زۆر بەردەسم کەوت. وتەمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وت چییە ئەو تایە هەتە؟ فەرمی ئێمەی پێغەمبەران بەقەدەر دوو پیاوی ئێوە ئازارمانەیە. فەرمی هەتا ئەجرمان زۆرتر بێت. سەلامی خوای لەسەر بێت بە خۆم و بە دایک و بە باوک و بە ماڵ و مناڵ و بە فیدا و بمەی پێغەمبەری خوا. فەرمیێتی وەڵڵاهی بە شێوازێک ترسێنراوم لە پێناوی خوای پەروەردگارە کە زوانە ترسێنراوە. سەلامی خوای لەسەر بێت بە 40 شەوش لە ماڵی ئاگر نەکراوەتەوە. تەماشاکەی ئەوەش ئێمەین بەو شێوازە سنەت و دینەکەی جێبەجێەکەین، ئەوەی لە مەسالیحی خۆمان نابێ ئەیڵێین، ئەوەشی زەرەر لە ژیان و لە ناو لە پێگەمانەدات خۆمانی بەلا نابین. بەڵام لله الحەمد والمینە قیامەتێکەیە هیچ کەسێک دەربازی نابێت.